چۆن بە هەمومان بیر بکەینەوە بڕیاری پێویست بین بۆ ڕێخستنەوەی باشتری هاتوچۆ پارکینگکردن نێشتنی قەرەباڵقی کەمکردنەوەی ڕوودا و کەمکردنەوەی قوربانیەکان لە پارێزگای سلێمانیە بیر و ڕاو و پێشنیازی زۆر باش پێشنیاز کران بڕیاری پێویستیان لەبارەوە درا بەداخەوە ئێمە چەند داهات لە سلێمانی زیاد دەکەین ئەوەنە پشتی سلێمانی لە خزمەتگوزاریەکان کەمەکەنەوە لەبەرەوە ئەمە لەلایەکەوە هاوڵاتێکێتە سەر ماڵی بارگرانی لەسەر دروستەکەن وەگلەیمان لێکا کە خەدەماتی پێشکەش ناکەین بەڕاستیە بێ حکومەت یەرێمی کوردستان لەم کابینەیە کە قەیرانی دارایی تێپەڕانوە شەڕی داعشتەوە بووە نرخی نەوت وەرز بۆتەوە عێلاقەی هەرێم و بەغدا باش بۆتەوە سنوورەکانمان کراونەتەوە ئەبێ ئیتر بێڵێ ئەم سێکتەرانە بۆ بوارەکانی خۆیان لە ڕێی پارێزگاکانەوە لە ڕێیەکە کارژێڕیەکانەوە جێبەجێ بکرێن حکومەت نابێ بێڵێ لە مەرزەکانەوە ئەو شتانەی کە یاسا لە ناو شارەکان ڕێی پێ نایەت داخڵ ببێ ناکرێ حکومەت بێڵێ لە مەرزەکانەوە دەرمانی خراپبوو داخڵ بێ بەڵام هات لێرە لە سەیدەلیەک بیگرێ ناکرێ بێڵێ ماتۆرسکیل داخڵ ببێ بە نەفێستەکەی بۆ بکە گومرگی لێ وەرگرێ بەڵام ئێمە لە ناو شارەکانی گرین و پانیەکەینەوە شەقامەکان لە ڕاستیان مڵکی گشتین مڵکی هیچ دوکاندار و هیچ مارکێتێک و هیچ ڕێستۆرانت و کەلار و باڵەخانەیەک نییە شەقامەکە بۆ خۆی بەکاربێنێ کە بینیەکرێ لە زۆر شوێن ستون و تابلۆی تایبەت بە هەندێک جێگەدانراوە ئەڵێ ئەمە تایبەتە بە فڵان جێگە لە ڕاستیە ئەگەر ئەو شوێنە ڕێگە پێدراوە ئۆتۆمبیلی تیا بۆستێ بۆ هەموو هاوڵاتێکی ئۆتۆمبیلی تیا بۆستێ نەک ئەو شوێنە بازرگانیە ئەگەریش ئەو شوێنە بۆ هاوڵاتیان قەدەغەیە ئەوە بۆ چۆن بۆ هاوڵاتێک ئاسایی قەدەغەیە ئۆتۆمبیلی تیا ڕاگرێ ئەوە بۆ ئەو دوکاندار و مارکێتی شوێنانش هەر قەدەغەیە ئێمە ئێستا باسی هاتوو چۆکەین کەی باسی و بابەتانەمان کردوانە پرسیارە منیش مافیۆم ێ جوابی نێمەوە بەڵێ ئەوە دوای وەرە وەڵام تێمەوە سا باسی ترافیکەکەین